دکتۆر ئیبراهیم فەقێ ئەو پیاوەی لە قاپشۆریەوە گەیشتە لووتکە. ناوی تەواوی ئیبراهیم محەممەد سەید فەقەیە. لە 5 یابی ساڵی 1950 لە شاری ئەسکەندەریە لە میسر لەدایک بوو. یەکێک بوو لە پرۆفیسۆرەکانی بواری گەشەپێدانی مرۆیی و دەروونناسێکی جیهانی. لە هەمان کاتدا سەرۆکی لیژنەی بەڕێوەبەرایەتی ناوەندی گەشەپێدانی مرۆیی کەنەدی بوو. جگەلەوەی سەرۆکی کۆمپانیەکانی ئیبراهیم فەقەی جیهانی بوو. ئیبراهیم فەقێ لە یەکێک لە چاوپێکەوتنەکانیدا بازدەوە دەکات کە دایکی هەمیشە ئارەزووی کردووە ئەو ببێتە فەرماندەیەکی دەریاوانی. باوکیشی ئارەزووی کردووە ببێتە فڕۆکەوان، بەڵام ئەو بە پێچەوانەی ئارەزووی دایک و باوکیەوە دوای تەواوکردنی قوتابخانە دەچێتە پەیمانگای هۆتێل. لە دوای تەواوکردنی پەیمانگە دەبێتە بەڕێوەبەری کەرتی هۆتێلێکی فەڵەستین لە ئەسکەندەریە. دواتر لەگەڵ هاوسەرەکەیدا کۆچ دەکەن بەرەو کەنەدا بەنیازی ئەوەی لە بواری کارگێڕیدا دەست بە خوێندن بکات، بەڵام بەهۆی نەبوونیەوە ناچار دەبێت لە بری خوێندن دەست بە کارکردن بکات. سەرەتا بە شۆردنی قاپ دەست پێ دەکات، دواتر دەبێتە پاسەوانی یەکێک لە ڕێستۆرانتەکان، بەڵام هەموو کاتێک لەسەر کارەکانی دەردەکرا. دواتر بڕیار دەدات ببێتە بەهێزترین بەڕێوەبەری یەکێک لە هۆتێلەکانی ئەمریکای باکوور. تەنانەت لە یەکێک لە هۆتێلەکاندا دەکرێتە دەرەوە، بەڵام هەر کۆڵ نادات، بەردەوام بە دوای کاردا دەگەڕا تا لە کۆتاییدا هەر بەڕاستی دەتوانێت ببێتە بەڕێوەبەری یەکێک لە گەورەترین هۆتێلەکان لە کەنەدا. دکتۆر ئیبراهیم فەقێ لە ماوەی ژیانیدا چەندین پەرتووکی نووسیوە، لە بەناوبانگترینیان قووەت التەحەکم بالذات، و هەروەها لە ماوەی ژیانیدا چەندین کۆمپانیای جیهانی دامەزراندووە کە ئەوانیش ناوەندی کەنەدی بۆ گەشەپێدانی مرۆیی، ناوەندی کەنەدی بۆ وزەی مرۆڤ و چەندین کۆمپانیای تریشی دامەزراندووە. لە ماوەی کارکردنیدا ڕاهێنانی بەنزیکەی 600,000 کەس لە ناوچە جیاوازەکانی جیهان کردووە، نەک تەنها بە زمانی عەرەبی بەڵکو بە زمانەکانی ئینگلیزی و فەڕەنسیش وانەی وتووەتەوە. لە دوای ژیانێک لە ململانێ و ئەوڵدان و ماندووبوون لە پێناو سەرکەوتندا لە دەی شوباتی ساڵی 2012 ئاگر لە ناوەندی ئیبراهیم فەقێ بۆ گەشەپێدانی مرۆیی دەکەوێتەوە. بەهۆی دووکەڵی ئاگرەکەشەوە لەگەڵ براکەیدا گیان لە دەست دەدا و هەر لەوێ کۆتایی بە چیرۆکەکەی دێت.